ئیماندار کاتەکانی خۆمان ژیانی خۆمان هەمووی تەوزیعەکەین. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتەکانی خۆی بەم شێوازە تەوزیع کرد. سەعاتێ بۆ خوایانی بەشێ لە کاتەکەی کردی بە سێ بەشە، بەشێکی بۆ مناڵ و پەروەردەی مناڵ و خزمەتی مناڵ و کەسابەتی مناڵ، بەشێکی بۆ خۆی لە بەشەکەی خۆی بەشی خەڵکی ئەدا، لە بەشەکەی خۆی بەشی خەڵکی ئەدا. طبعا ئێمە هەندێک یاسا و نظام هەیە بەڕاستی ئەبێت جێبەجێکەین لە بینی خۆمانە. تۆ ناکرێت لەسەر حسابی مناڵەکانت هەموو کاتێ لە بازار، هەموو کاتێ لە دەرەوە و سەفرە و سیاحەت و ڕەفیق و بڕۆ وەرە، نا، بەشی مناڵەکانت نابێت دەستکاریکی، بەشی خوات نابێت دەستکاری بکەی. ئەوە بەشی عیبادەتە، بەشی تاعەتە، بەشی خواناسیە. ئەم سەعاتەی خۆت هەتە لەو بەشەی خۆت باڵێن لە 24 سەعاتەکە 8 سەعاتی خۆتە، 8 سەعاتی هی مناڵە، 8 سەعاتی خوای گیانە. ئەم 8 سەعاتەی خۆت 4 سەعاتی بدە بە خەڵک، کاری کۆمەڵایەتی پێ بکە، لەگە خەڵکا تێکەڵ بە، ئیشی باشی پێ بکە، بڕۆ گەشتی پێ بکە، سەفرەی پێ بکە، سیاحەتی پێ بکە، نەک لە بەشی ماڵ و مناڵش بگریتەوە. تەسەورەکە ئێمە لە زەمانێکین دۆستێک پرسیارەکە ئەڵێ ماوەسە من ئایا گوناهبار نابم، من هەموو شەوێک ساعت 12 ئەچمەوە ماڵ. چی ئەەکەی؟ وەڵڵاهی هەنە ڕەفیق و برادەرین و ئیتر ئەگەڕێن و خەڵک بەسەر ئەکەینەوە خزم و کەس. ئەی مناڵەکانی خۆت، ئەی کەسی خۆت. کەسی ئیماندار ئەبێ بزانێت چۆن کاتەکانی تەوزیع ئەکە.